جوتیارێکی گەرمیانی پرۆژەیەکی هاوسەرگیری بە کۆمەڵ بۆ 100 بووکوزاوە ڕێک دەخات. بووکوزاوەکان کە تازە ژیانی هاوسەرگیریان پێکێناوە و جوتیارەکە لە پارەی بەروبوومە کشتتوکاڵیەکەی هەریەکە و بە بڕێک پارە هاوکاری کردوون. ساڵی ڕابردوو فەلاحەتێکی زۆرم کردووە و نەتیجەیەکی بووە. منیش بۆ پاڵپشتی خێزانی ئەوانەی کە زەواجیان کردووە لە ساڵی 2023 100 میلیۆنم تەرخان کردووە، هەر خێزان 1 میلیۆنێکم پێداوە. ڕێکخراوی پرۆژە کە ڕێکخراوێکی لۆکاڵیە لە گەرمیان ئەرکی ڕێکخستنی ئاهەنگی بووکوزاوەکانی لە ئەستۆ گرتووە. لەباری ئابووری لە پاڵیاندا بوونەتە هۆی دوورکەوتنەوە لە هاوسەرگیری و پێکەوە لەنانی خێزان. وەک بەڕێوەبەری ڕێکخراوەکە ئاماژەی پێدەکات ئامانجیان هاندانی گەنجانە بۆ هاوسەرگیری. ئەلبەتە ئەو پرۆژەیە ئامانج لێی دروستکردن و پێکەوەنانی خێزانە بۆ کورد خێزان ئێجگار گرنگە لەبەرەوەی ئێمە نەتەوەیەکین بەڕاستی بەردەوام هەڕەشەی لە ناوچوونمان لەسەراوە. ئەو نەتەوە سەردەستانەی کە بە تەنیشتی ئێمەواژین گرنگێکی ئێجگار زۆر بە خێزان و خستنەوەی وەچاخەن لەو کاتەیە کە ڕێژەکانی تەڵاق و جیابوونەوە لە کۆمەلگای کوردیا گەیشتونەتە شوێنێکی مەترسیدار. ئەو لەویەتی ئێمە لە ڕێکخراوی پرۆژە وەک ڕێکخراوێکە کاری خێرخوازیەکەین و گرنگی بە بڵاوکردنەوەی کەلتوری خێرخوازی شەدەین ئەوەیە کە گرنگی بە خێزان بین خێزان پێکەوە بنرێ. بووکوزاوەکان بە پێویستی دەزانن لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت هاوکاری گەنجان بکەن بۆ پێکەوەنانی ژیانی هاوسەرگیری. ئەم پرۆژەیە سوودیەوەی زیاتر گەنجەکانماندا بۆەوەی هاوسەرگیری بەجێبێن و ئەوان شەداتەوە بتوان کارێکی هاو بکەن. ئەنجامدانی هاوسەرگیری بە کۆمەڵ بۆ کوڕان و کچان لە کاتێکدایە خراپی دۆخی دارایی خێزانەکان هەزاران خێزانی لەبەر یەک هەڵوەشاندووەتەوە و ڕێژەی جیابوونەوە لە ئاستێکی بەرزدایە. دڵشادەنوارە، دەنگی ئەمریکا، گەرمیان.